یک جا قطابین یکم این بشی ویژه‌ای سر آستا هرما کردستانه هنار نوریه لچم چمال او دین حال گرمه با بزانین که چوال ویکر یکم درکه و براستی هنار خان سلاول تبن بیانید باش پیروز بایاتت که این دست بکیده به هیویا سرکفتن مازنتر که بزانین چه بوی صدم هوکار که تو وی انجام باش به دست بخیش یکمان بی بەیانی ئەوش باش سەرەتا دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەن بەخێر بن سەرچاو ماندوو نەبن وڵای هەستێکی زۆر خۆش بوو بەڕاستی کاتێکە تەلەفۆنیان بۆ کردین کە یەکەمی هەرێمی کوردستان بووینە بەڕاستی هەستێکی ئەوەندە چێژبەخش بوو لە خۆشیە هەمومان دەستمان کردووە گریان باوەشمان کرد بە یەکدیە ئەمەنە هەستێکی بەڕاستی خۆش بوو کە توانیم یەکەم لەسەر راستی هەرێمی کوردستان بەدەست بێن لە خوێندنی وێژەی باشە هەنار پێمان بڵێ ئێستا چه هەستێکت هەیە ینی تۆ قۆناغێکت تێپەڕاند ئێستا دوای وەرگرتنەوەی ئەنجامە و ئەنجامە باشێکە بەدەست هێناوە چه هەستێکت هەیە؟ وڵای هەستێکی زۆر خۆشە ناڵم پێناسە ناکرێ و هەستا ئیتر ئێمە قۆناغی دوانزەمان تێپەڕان بە سەرکەوتووی کە توانیم یەکەم لەسەر راستی هەرێمی کوردستان بەدەست بێن لە خوێندنی وێژەی بەڕاستی هەستێکە زۆر خۆشە ئیترێ ماچینە قۆناغێکی دیکە کە ئەویش زانکۆیە باشە ئەوش هەوڵ و ماندووبوونی خۆیە بێکومان سەرکەفتی بیلوەرژێ هەنار دولجهێکی ڕەنگە گەلێک پرسیار بکەم بێژن ئەف ژوورە هەنار تێدایە وش بڕۆ داوێ داخڤە و دوی هەستێ خۆش دەتە ئەنجامێکی باش بەدەست خستیە ئەڤە ئەو جهەیەک و تا خواندنا خۆشی تێدا دەخواند و کەهەنێکی بەحسا ژیانە خۆشی بکە بڕاستی سەختیên ژیانە تە و خواندنێ و توش یەکەمان دەرکەتی و ئەنجامێکی باش تە بدەست خست تەرکیبەت خواند بەڕاستی ژوورەکارە خۆتانەی بین ژوورێکی تەواو جیاواز بوو وەکو ژوورێکی ئاسایی نەبوو بێگومان هەم لە وەرزی زستان هەم لە وەرزی هاوی ناڕەحەتی خۆی هەبووە لە وەرزی زستان کاتێککە بارانە باری بەڕاستی کە سەری ئەم خانۆ بە چینکۆدا پۆشراوە بەڕاستی لەگەڵ بارانەکە کایدایبان چینکۆکەیە لەگەڵ خوێندنەکەم تێگەچوو مەجبورە بووم بۆ چەند دقەیەک ژوورەکە واز دەبێنم بچمە خوارەوە تاوەکو بارانەکە بوەستێتەوە و سەرڕای سەرماکەشی لەولاوە بوەستێ و هەروەها وەرزی هاوینیش بەڕاستی ئەو چینکۆیەی تر لە 1 بۆ 4 ئاوە خۆرەکە ئەیداری داخە بوو ئیتر هەمووی ئەبوو بە هەڵم وەریدێکی بچکۆلە هەبوو تراند ئەوەش لە حەقی ناهات ژوورێکی تەواو گەرم و زستانیشی بەڕاستی سارد بوو سەخت بوو بەڵام لەبەروی کا من ئامانجمە هەبوو یەکەم یەکەمی هەرێمی کوردستان دۆمیش بچمە کۆلێژی یاسا ئەوەی لێ کردم کە سارد نەبوومەوە لە خوێندنەکەم بەردەوام بم گەرچی ئەو هەموو ناڕەحەتیان بینی بەڵام لەبەرەوەی کە ئامانجم دیاری کردبوو بۆیە وای لێ کردم کە هیچ کاتێ سارد نەبوومە و بەردەوام بم لە خوێندنەکەم ئیتر وای کرد کە تەرکیزم لەسەر خوێندنەکەم بمێنێتەوە باش اینجا هەنار خان پێمان بڵێ بزانین شێوازی خوێندنەکە چۆن بوو ڕۆژانە چۆن دەتخوێند چەند کاتت تەرخان کردبوو بۆ خوێندنەکەم بەپێی وانەکان کاژمێرەکانم دابەش ئەکرد بۆ پێی کا من وێژەی بووم لەبەرکردن بوو شتەکانم تۆزێک کاتی زیاتری ئەویستاوەکو زیاتریش دووبارەی بکەمەوە بەڕاستی ینی شەو هەبوو تەنیا 4 ساعت تەنیا 5 ساعت ئەگەر بڕۆشتە 6 ساعت ئەخەوتم ئیترە و دوایم هەمووی بۆ خوێندنەکانم تەرخان کرده بوو تەنها بۆ ژەمە ناخواردنەکان و کاتی نوێژەکانم ئەچوومە خوارە و دووبارە هاتمەوە سەرەوە بەردەوامی بەدا بە خوێندنەکەم هەنار پرسیارێکی هەرد دەربارێ وان کێشەیەن و دهاتە پێشتە دەدەما خواندنێدا دە بەحسا وێ ژوورێ کرد ژوورێکی ئاسایی سەرما تێدا هەبوویە گەرمایەکی زیدە تێدا هەبوویە دڵۆپێن ئاوێ و ڕاستی ژیانێکی ئاسایی لێ لە ئالیەکی دن ئەنجامێن باش و سەرکەفتنێکی باش ئەو کێشەیە دیت خواندنێدا بەردەم تەبوون دا کێشە تێدا هەبوون چ بووتە نەخۆش بوو دەدەما خواندنێدا وڵی لە هەردوو وەرزەکە کێشە و ناڕەحەتی بۆ من دروست دەکرد هەم لە وەرزی سەرماکە
زۆر سارد بوو و هەروەها لەگەڵ تەقی بارانەکە ینی لەگەڵ خوێندنەکەمە یەکی نەئەگرتەوە بەڕاستی زۆر ناڕەحەتیە کردم سەرماکەش ماشەڵڵا ئەم ساڵ زستان زۆر سارد بوو ینی تەواوەتی سەرما بوو هەروە وەرزی هاوینیش گەرماکەی زۆر ناڕەحەتیە کردم بە تایبەتی مەودای دوانی وەڕۆ ئەلەو کاتەیە زۆر ینی وای لێ کردم کە بە تەواوەتی واز لە خوێندنەکەم بێنم ڕاستی بەڵام هەرو گوتم لەبەر لە هاتووە هەستت بوو دروست بووە دووبارەهانی خۆمەدایەوە قرس بێ بڵێ من تەوا واز لێ هێنم بەڵێ هەنێک جارە بۆ گەشتومەتە خاڵی کۆتایی وتومە من واز دێنم تەوا بەڕاستیانی ئەوە ناڕەحەت بووە بەڵام ئیتر دایکم زۆر یارمەتی دەرم بوو هەمیشە وت کە نەیەش سارد ببمەوە هەمیشە کاتێک کە من سارد دەبمەوە لە خوێندن هانی ئەدام بۆ دووبارە دەستپێکردنەوە بە خوێندن هەمیشە ئامانجی یەکەمبوونی هەرێمی کوردستانی ئەهێنایە بەرچاوم چه هەستێکی خۆشە بەڕاستی اینجا شتێکی باشت کردووە کە کۆڵت نەداوە ئەم ئەنجامە باشەت وەرگرتەوە بەڵام ئێستا شتێک کە زۆر گرنگە لەم قۆناغا ئێستا تۆ ئەنجامەکە وەرگرتەوە دەمێ بزانم بۆ کۆلێژ پلانت چییە ئەو بەشەی کە دیاریت کردووە چییە جا لە هەمووی گرنگتر ئەوەیە ئایا خۆت ئەو بەشە دیاری کردووە یان بە پرسوڕا بۆ لەگەڵ ماڵەوە دەتەوێت چی بکەیت وەڵا بۆ کۆلێژ بۆ مەبەستی زانکۆ من خۆم یەکەم شت ئامانجی یەکەمبوونی هەرێمدا نابوو دۆم شتیش ئەمویست کا بچمە کۆلێژی یاسا بمە پارێزەرێک کە خزمەتی وڵاتەکەم بکەم بە تایبەتی شارەکەم و بێگومانەوە پرس و ڕاوێژی ماڵەوەشی لەگەڵا بوو چونکە ئەوانە گەر هاوکارن بن بە تەنیا ناتوان بەشێک هەڵبژێرم بەڵام خواستی و ویستی مناڵیشمی لەگەڵا بووە باشە زۆر جارە گرنگە ئەو کەسێن کو یەکەم دەردکەون هەنار ببن نمونەیە قوتابیێندەن ببن نمونەش بوو داهاتوو یا وڵاتی خوا ئیجار بوومە بەحسە هەنێک پلانên خوێن داهاتی بکە بۆ نمونە زانکۆیە تەلبەرە و وێرێژی هەریا یەکەم بی دوێت تەلبەرە و دکتورایە تەمام بکەی ماستەر و دکتورا و قوناغێن داهاتی تەلبەرە مەسەلەن پشتی وێ چەند ئەزمونە تا زێدەتر دەبێت دوی وارێک و تو دێ هەڵبژێری هەنێکی زێدەتر بوومە بەحسە حەزکردنەوەتە بۆ خواندنێ و بەرەف پێشچوونە قوناغێن داهاتی ژیانە خۆ بکەی بەڕاستی وکو کۆلێژەکان من قۆناغی دوانزەی ئامادەیم بە تەواوەتی تێپەڕان ئەوتوانیم نمرەی دڵخوازی خۆم بەدەست بێن و ئاواتەکانم بێنمەدی هەڵبەتە گەیشتن بە ئاواتەکان هیچ ئەستەمێکی تیانی ئەگەر هەوڵی ماندووبوونی خۆت بخەیتە گەڕ و هەڵبەتە پشتیوانی دەوروبەرەکەت و لە بە پلەیەکیش خێزانەکە دەورێکی زۆر گرنگە بینێ من هەر لە سەرەتاییەوە خولیای خوێندن لە مێشکما بووە ینی بەڕادەیەک خۆشم ویستووە تاوای لاتۆ بۆتە بەشێکی گرنگی ژیانم بە تایبەتیش کە من هەر لە پۆلی دەی ئامادەییەوە بۆ پۆلی دوانزەی ئامادەی خۆم حازر ئەکرد کە بڕاستی ینی هێنرا بۆ بەرچاوم کەمە قۆناغێکی تایبەتە و هەموو بەشێکی ژیانیش نییە بەڵام بەشێکی گرنگی ژیانە هەنگاوێکە بۆی کەوا داهاتوی خۆ دروست بکەیت ئەو بۆ کۆلێژی یاساش بەردەوامە بم ئینشاءالله تاوەکو ئەو پلەیکەوە بتوانم ئەڕۆم چ بە دکتۆرا بێت چ بە ماستەر بێ چونکە بەڕاستی ینی خوێندن لە نێو دەمارەکانی خوێنمە دێت و ئەڕوا بەڕاستی ینی بۆتە بەشێکی گرنگ لە ژیانم باشانە خانەوە ئەزمونەی کە تۆ کردێت ئەو ئەنجامات بەدەستێنە ئەو پلان و خەونانەی کە تۆ هەت بوو بەشێکی تێناوەتە دی با بڵین ئامۆژگاریت چییە بۆ قوتابیانی پۆلی قۆناغی دوانزە کە ساڵی داهاتوو دەگەن ئەو قۆناغا شتێکی گرنگ هەیە بڕاستی هەنار ئەگەر وێزی دەکەم چ شتێکی گرنگ هەیە بۆ ئەوەی هەموو کەس بتوانێت هیچ نەبێ لە یەکەمەکانیش نەبێ بەڵام دەرەجەیەکی باش بهێنێ سەبارەت بۆ خوێندکارانەیەکەوە تازەیەنە قۆناغی دوانزەی ئامادەیی هەڵبەتاوان ئەبێ لە هاوینەوە خوان ئامادە بکەن بۆ قۆناغە تایبەتە و هەروەها هەوڵدان و ماندووبوون ڕەنجی ئەوەنە ساڵات تۆ تەنیا قۆناغێکە هەموو ڕەنجی 11 ساڵی تەمەنت قۆناغێکی پۆلی دوانزە
دیاری ئەکا کە تۆ ئەچیتە چ بەشێک ینی قۆناغی زانکۆکە دیارریەکە بەڕاستی قۆناغێکی گرنگە ناتوانین وەکو قۆناغەکانی تر لی بڕوانین چونکە ئەمەیان قۆناغێکی تایبەتە و بەشێکی گرنگی ژیانە هەوڵ و ماندووبوونی ئەوێ دڵنیام هەر خوێندکارێک هەوڵ و ماندووبوونەکانی خۆی بخاتە گەڕ یەکەمبوونی هەرێم زۆر ئاسانە تەنیا سارد نەبیتەوە لە خوێندنەکەت و هەروەها هاندەریشت هەبێت چ خێزانەکەت چ مامۆستایانی ئامادەیەکەت و سەبارەت بۆ خوێندکارانی کەوان نمرەی دڵخوازی خۆیان بەدەستە ناوی خوا پیرۆزیان بێ شتی باشتری بە دواوە بێ و ئەو خوێندکارانیشی کەوان نمریان بەدەست نێن ئەمە کۆتایی ڕێیاکە نییە بەڵکو ئێمە ژیانی دیکەشمان لە بەردەستماوە بەڕاستی ینی شکستیش ینی هۆکارێکە بۆ سەرکەوتن بەڕاستی تاوەکو ئینسان شکست نهێنێ نازانێت تامی سەرکەوتن لە چ هەنگاوەکانێتی وای لێکاکەوا گەرم و گوڕتر هەنگاو بنێ بۆ ئێمە کۆتایی ڕێیاکە نیە دڵنیا بن ئەگەر هەوڵ و ماندووبوونی خۆیان بخەنەگەر ئەوانیش سەرکەوتن مسەوگەرەکەن بۆ خۆیان ئەناخان دەست خۆش بێ و دووبارە پیرۆزبایی لەکەین بە هیوای سەرکەوتنی زیاتر بە دیهێنانی ئامانجی زیاتر سپاس دەکەین کە لەگەڵمان بوویت.